سەرەڕای سەرکەوتنەکانی بزوتنەوەی تالیبان لە ئەفغانستان، بەڵام تا ئێستا ویلایەتی پەنجشیر کە کوڕەکەی ئەحمەد شا مەسعود تێیدا دەسەڵاتدارە تەسلیم نابێت و وەک تاکە پارێزگای ئەو وڵاتە لە نێو 34 پارێزگا ماوەتەوە و ئامادەی ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی تالیبانن. پەنجشیر کە ناوچەیەکی استراتیژی گرنگە و هەڵکەوتەی جوگرافی بە شێوەیەکە کە بە ئاسانی کۆنتڕۆڵ ناکرێت، تەنیا ڕێڕەوێک کە هەبێ بۆ کۆنتڕۆڵکردنی لە ناوچەی شاریکاری هاوسنووری پارێزگای باروانە و کەوتۆتە نێودۆڵێکی قوڵەوە. بەپێی دوایین راپۆرت و زانیاریەکان، تالیبان 100,000 چەکداری ئامادە کردووە بۆ هێرشکردنە سەر پەنجشیر، لە کاتێکدا چەکدارەکانی ئەحمەد مەسعود تەنیا 10,000 کەسن. عەباس جومعە شارەزای کاروباری ئەفغانستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڵێت چەکدارانی تالیبان بە وریاییەوە مامەڵە دەکەن، چونکە نازانن ئەو هێزەی ڕوبەڕوویان دەبێتەوە توانای چەندە. خستنە ڕووی ئەم زانیاریانە لە کاتێکدایە چاودێران پێیان وایە تالیبان نایەوێت بەهێز دەست بەسەر پەنجشیردا بگرێت، بەڵکو دەیەوێت بە شێوەیەکی ئاشتیانە بێت. ئەحمەد مەسعودیش لە چاوپێکەوتنێکی لەگەڵ ڕۆژنامەی شەرق الەوسەد ڕایگەیاندووە لە پەیوەندیدان لەگەڵ بزوتنەوەی تالیبان و ئامادەشن بۆ سازشکردن و پێگێنانی حکومەتێکی گشتگیر کە کەسایەتیەکانی پەنجشیریش تێیدا بەشدار بن. بزوتنەوەی تالیبان پەیوەندیەکانی پەرە پێداوە بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەرپرسانی پێشوو و سەرۆکوەزەکان بۆ پێگێنانی حکومەتێکی بنکەفراوان. خەلیل ڕەحمان حەقانی بەرپرسی تالیبان ڕایگەیاندووە کە پەیوەندیان بەو بەرپرسانی پێشوو کردووە کە وڵاتیان جێهێشتووە تا بگەڕێنەوە بۆ ئەفغانستان. هەروەک ئاژانسی ڕۆیتەرز ڕایگەیاندووە کە بەرپرسانی تالیبان لە چەند ڕۆژی داهاتوو لەگەڵ بەرپرس و کارمەندانی 20 ویلایەت کۆ دەبنەوە. لەلایەکی دیکەوە جینساکی وتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند بۆ تاوتوێکردنی دۆخی ئەفغانستان، جۆ بایدن کۆبوونەوەیەک لەگەڵ بەرپرسانی گروپی حەوت ساز دەکات. هەروەها بۆریس جۆنسۆن کە سەرۆکاتی خولی ئێستای گروپەکە دەکات بە هەمان شێوە داوای کۆبوونەوەیەکی کردووە. وتەبێژی حکومەتەکەی جۆنسۆنیش ڕایگەیاند کە سەرۆکوەزیران پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ ڕەجەب تایب ئەردۆغان بۆ هەمان مەبەست ئەنجامداوە. وتەبێژەکەی حکومەتی بەریتانیا ڕاشی گەیاند سەرۆکی هەردوو وڵات هاوڕان لەسەرەوەی هەر حکومەتێکی نوێ لە ئەفغانستاندا پێک بێت دەبێت نوێنەرایەتی گەل بکات و مافی ئافرەتان و کەمینەکان بپارێزێت. بڕیاردانیش لەسەر تالیبان لەسەر ڕەفتارەکانی دەبێت نەگوتەکانیان. هەرچی کۆماری ئیسلامی ئێرانیشە لە سەرزاری ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی وڵاتەوە ڕایگەیاندووە کە تاران پاڵپشتی ئارامی و ئاسایشی ئەفغانستان دەکات. لە دیداریشی لەگەڵ وەزیری دەرەوەی یابان وتوێتی واشنتۆن دانی بەوە دانا کە بوونی لە ئەفغانستان هەڵە بووە، هەروەها بەم نزیکانەش بۆی ڕوون دەبێتەوە کە بوونی لە وڵاتانی دیکەشدا هەڵەیەکە و پێویستە ڕاست بکرێتەوە. ئەوەش وەک ئاماژەیەک بۆ عێراق و وڵاتانی دیکە کە ئەمریکا تێیدا بوونی هەیە.